سڵاوتان لەبێ. سەرۆکی پارتی یەکێتی دیموکراتی کوردی لە سووریا پێدا ڕایگەاند سەرۆکی سووریا هێندە گەمژە و بێعەقڵ نییە چەکی کیمیایی لە نزیک دیمەشقی پایتەختەوە بەکار بهێنێ بە دوورشی زانی سوپای بەشار ئەسەد پەنای بۆ بەکارهێنانی ئەو جۆرە چەکانە بردبێ. فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەاند هەرێم بەنیاز نییە هێز بنێرێ بۆ سووریا مەبەستی بەرگریکردن لە کوردانی خۆراوە سەرڕای ئەوەی دەیان هەزار کەس لەو ناوچانە بەهۆی مەترسیەکانەوە ئاوارە بوون. ڕاوێژکاری ڕاگەاندنی سەرۆکوەزیرانی عێراق تەئکیدی کردەوە وڵاتەکەی بە هەموو شێوەیەک ڕەتی دەکاتەوە خاک و ئاسمانەکەی بۆ هەر هەڵمەتێکی سەربازی دژ بە سووریا بەکار بهێنرێت و هەرگیز عێراق نابێتە بنکێک بۆ ئەنجامدانی ئەو کارە. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ڕایگەیاند لە ماوەی ئەم ساڵدا 62 کۆمپانیای خاوەن پڕۆژە بەهۆی پابەند نەبوونیان بە پاراستنی سەلامەتی مافی کرێکار لە شوێنی کار دراونەتە دادگا و زۆربەی کەیسەکانیش لە بەرژەوەندی کرێکاران یەکلا بۆتەوە. سەرکردەیەکی پارتی کرێکارانی کوردستان هۆشداری دا بەوەی ئەگەر حکوومەتی تورکیا لە ڕۆژانی داهاتوودا هەنگاو بەرەو قۆناغی دووەمی پرۆسی ئاشتی نەهاوژێت و قۆناغەکە بەرەو بنبەستبوون ببات ئەوە وەک هێزەکانی پاراستنی گەل ئامادەن بۆ شەڕێکی گەورە لێ نارتی و کورتی هەواڵەکانی پێشکەشکردن شاد و کامەراندن.